گەنجە بەشداربووانەی لێرەن کە زۆربیان دەرچووی زانکۆ پەیمانگان بە جیاواز لە پیشەکەی خۆیان سەرقاڵی نمایشکردنی کارە دەستیەکانیانن کە زیاتر ئەزمموی بەهرە و توانەکانی خۆیان دەردەخات. هەر بۆیە یەکەمین فێستیڤاڵی بازاری بەهارە بۆ گەنجان لە نێوتەلاری سلێمانی لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. مەبەست لەم فستیڤالە فرسەتێک بۆ گەنجەکانمان ڕێ بخەین کە کاڵەکانیان بڵاوکەنەوە خەڵکی پێ ئاشنا بکەن و بە خەڵکی بناسێنن ئەوان لە ڕێگەی هەر پەیجەکان و لەوانەیە فرسەتیان بۆ هەڵکەوتوێ. ئێمە فرسەتێکی گەورەترمان بۆ هەڵخستون کەوا ناوەندی تەلاری خێزانی هێشێک لە چالاکیە ڕۆشنبیری و کۆمەڵاتیەکانی ئەم چالاکیەیە و بەبێ بەرامبەریش ئەم بازاری ڕێخستووە بۆ گەنجەکان چکە ئێمە ئەمانە دەحمیان کەین ئەمانە سەپۆرتیان کەین بۆی بارگرانی نەوێ بە سەیرانەوە بێن کاڵەکانە نمایش بکەن خەڵکانێک بێن سەردانیان بکەن و شتیان لێ بکردن و ئاشنا بن بە کاڵەکانیان. گەنجان هەریەکەیان بە چەندین کاری جیاواز و بابەتی جوانکاری خانمان و بابەتی جوانکاری ناوماڵ و جلوبەرگ و ڕازانە و دیزاینکردنی بۆنەکان و چەندین نەخش و دیزایانی دیکەش بەشدار بوون کە ئەمە سەلیقە و وردەکاری و نەخشاندنی تەواوی ئەو کارانەیە لەلایەن خاوەنکارەکانەوە. ئەمڕۆ بەشداریم کردە لەم فستیڤالە بەکاری ڕازاندنەوەی مناسەباتەکان وەکو گواستنەوە و یادی لە دایک بوون و هەنێک کات مەولوو بەڕاستی شوێنەکان کە ئەو شوێنانی کە ئەو مناسەباتانی لێکرێ بۆ گوڵشتانە جوانە بێ زانکۆم تاوا کردو ئیتر لە دوایە کە ئیشم نەبوو دەستم کرد بۆ ئیشە تقریبان 5 ساڵە بێ ئەو کار ئەەکەم و کارێکی خۆشم زۆر خۆشەوە و زۆریش حەزم لێتی. ئیشەکەی من بریتە لە دروستکردنی مۆم و هەروەها ماوادێکیش کە پێی دەوترێ پاودەری بەرد بۆ سینی و بۆ شوێنێک سسوارات و ئەوانە بۆ بەشداریکردنیش لە فستیڤالەکان بۆ جاری سێمە من بەشداری ئەەکەم. مۆمەکانیش دوو جۆرن بۆندارمان هەیە و بێبۆنیش بۆ بۆنەکان بۆ مناسبەکان بۆ ماڵەکان ئەتوانن بەکاری بێنن و ئەوانەشی بێبۆنن بۆ جوانیش یانی دائەنرێت ئەتوانی. من براندی پەتیم هەیە براندی پەتی پێگاتووە لە دروستکردنی نەخشی فەرش ئەەکەم بە دەستبەن ئەو نەخشانەی کە لە فەرشا هەیە و لە فەرشی کۆنا بە تایبەتی زۆر لە بەڕایە بەکارهێنراوە من ئەیکەم بە دەستبەن. جا فکرەی ئیشەکە زۆر کوردەواریانەیە و ناوەکەشی زۆر گەڕام بە نایەکی کوردەواری دوای 3 هەفتە بۆم دەرکەوت ناوی پەتی باشتری ناوە من بەکاری بێنم بۆ ئیشەکەم. بەڕاستی عنی ئیشێکم من خۆم هیوایەتی خۆمە و زۆر حەزیشی لێکم بۆیە زۆر بەرەو پێشم بردووە شتی زۆر تازەترم هەیە لەوانی کە لێرە هەیە بەڵام جارێ زۆر بە دەرخستنیان ئەوە کاتی خۆی ئەوێ. من ئیشەکەم بریتە لەوە کە ڕسمی دەستە لەسەر شوشە تەختە قوماش لەسەر هەموو جۆرێک ئیشەکەم بەس ئیتر هەموو جۆرێک بۆیەکەی نەوعێکی خاص هەیە لەسەر شوشە نەوعی خۆی هەیە تەختە نەوعی خۆی هەیە لەسەر تەختە لەسەر پلاستیک نەوعی خۆی هەیە. ئیشەکانیش بریتە لەوەیە خۆم دیزاینی شتەکانەکەم یعنی یەکەم جار من دیزاینەکە ئەەکەم لەسەر وەرەقە و شت و تەسمیمی ئەەکەم ئەنجا دوای ئەوە ئەیخەمە سەر تەختەکەیان شوشەکەیان لەسەر مۆمە لەسەر هەموو شتێک. ئیشەکەش ئەوەیە بریتە کە خەڵک ئیسە زۆر تەڵەبی لەسەرا و زۆر حەزیان لێیە ئیتر من تەنوێ ئەەکەم یعنی لەسەر یەک بابەت ناکەم مەسەلەن بۆ نەورۆز ئیشەکیم کردووە بۆ نەورۆز ئیشی چاوەزار و ئانەم کردووە ئیشی عەرەبیم کردووە ئیشی لەسەر قماشم کردووە ڕسم لێلەگی کوردیمان دروست کردووە ئیتر ئیشەکەمان بریتە لە ینی زۆر شت لەسەر هەموو بابەتێک ڕسمەکەین. خۆم هەروەکو هیوایەتە دەستم پێکرد زۆر بۆم بلوزانە ئاگەڕام ئینجا لێرە دەست ناکەوت ئیتر زۆر گەڕام بە سوتفەیەک دوودام دەستکەوت ئیتر سێرەکەم برادەرەکانیشم حەزیان لێ خەڵکی کەش لی داواکردم ئیتر پێیجەکەم بۆ دروست کرد بوو بە بزنسێک ئیتر ئێستا خۆم ئەتوانم زۆربەی بلوزە کلاسیکەکان بێنم یاریزان کۆنەکان کە خەڵک دایمە حەزی لێ ئیتر خەڵک زۆر پێی خۆشە و شتێک تازەیە بۆم نیش و ئەتوانم لەگەڵ ئیشی خۆشمە ئەم ئیشەش بکەم لەلایەکەوە پارش پێ پیاکەون لایەکەوە هەر هیوایەتەکەمە کە ئیسفادەی هەیە بووم.
ئەمانجی تۆ چییە لە نمایشکردنی ئەم جلوبەرگە وەرزشیانە بۆ زۆربەی کوڕان و کچان کە حەز بە ناساندنی یاخود حەز ئەەکەن زیاتر ئەو جلوبەرگە بپۆشن جلوبەرگی وەرزشە ئەوەی ڕاستی حەزەکەم وەکو کەلتوری دوگۆڵی زیاتر بێن بۆ ناو سلێمانی و هەر کوردستان بەعام ئەم بلوزانە زۆر شتێکی جوانە هەر بۆ دەرۆژ لە بەریکردنیان ئێستا حتا لەم بلوزەی خۆمەوە بۆ زۆربەی ئەو خەڵکانی کەکەیبین بۆ کافەیەک بێ بۆ سێرکردنی یاریەک بێ ئەم بلوزانە زۆر جوان بە تایبەتی یاریزانە کۆنەکان بتوانین بیبێت یاین برادەرەکانیش بیان خۆشەوێت ئەگەر بیبین لە بەرتا ئیتر ئەمێ زیاتر هانی خەڵک بم ئەو نوع کەڵچەریان حەز دەبێت ئەو نوع کەلتورە بێتە ناو گەنجەوە. هەمیشە دەستگیرۆیکردنی تەواوی کەسەکان لە هەر تەمەنێکدا بێت بۆ دەرخستنی ئەو بەهرە جوانەیە کە هەیەی ئەمە شوای لێ دەکات زیاتر هەنگاو بنێت بۆ بەرەو پێشچوونی کارەکەی و گرنگیدانی زیاتر بە بەهرەکەی هەر بۆی ئەو کەسولایەنانەی دەرگایکی واڵای فستیڤال بۆ کەسەکان دەسەبەر دەکەن نمایشکردنی تەواوی بەرهەم و بابەتی خاوەنکارەکانە لە کۆمەڵگەدا بۆ زیاتر ناساندن و بە بازارکردنی بەرهەم و براندی خۆماڵی.